بتەیە قسێ بکەیت هەموو کەسێک گوێ لێ پارتووکێکە بە ناوی زمانی کوردی لە بەرامبەر هوروژمی شەپۆلی ناشارەزاییدا چونکە ئەم شێوە کوردیە سۆرانیە لە زۆر بارەوە هەڵەیە من ڕەخنەم گرتووە یەکێک ئەوەیە کە شێوەی مکریانی هەڵی زۆر تایە و لە بەرنامە کوردیەکانی کوردستانیشەوە زۆر شت بە هەڵا بڵاوەکەنەوە. من وەکو کوڕە شەهیدێکەوەی لە ناخمایە حەزەکەم قسە بکەم کە باوکم شەهیدە دوو براشم شەهیدە لە کارەساتی خێڵی حەمە شەهید کراون تا ئەمڕۆ خۆم بە مەزلومترین کەس ئەزانم جگەلەوەی کە باوکو دووبرام شەهیدە دایکشمە شەهیدە و سێ خوشکیشمان فالە تاکو ێستا وەکو گەنجێک ئەوەی کە من پێویستمە بۆم جێبەجێ نەکراوە من حازم لێ شەڵا شەهیدەکانم لە شەڕی براکوژیە شەهید نەبوونایە بە باوک مەڵێم چی ئەڵێم شەڵا تۆ بمایتایە و من لە بێ باوکی بەبەش نەبوومایە کە تۆ ڕۆشتی کە تۆ باوکم شەهید بوو من لە هەن لە بێ باوکی بێبەش بووم هەم حکومەتیش بێ نازی کردوم. حەزەکەم بزانن هەموو کەس بزانێ کە بڵێن چۆن دایکم زۆر خۆشە دایکم حەزەکەم هەموو کەس بزانێ. ئەگەر قسەکەم سوود بەخش بوو هەموو کەسی خۆش گوێ لێ بێت بەڵام ئەگەر سوود بەخش نەبوو هەر نێڵم باشترێکە. هیچ شتێک هەیە حەزکەی زۆری نەی کەس گوێی لێ بێت؟ هیچ شتێکم نییە. چ شتێک هەیە حەزەکەی زۆر کەس بزانێت؟ هەڵا کچێکم خۆشە حەزەکەم هەموو سلێمانی بزانێ. هیچ شتێکی وانە حەزەکەم کەس بزانێ. حەزەکەم هەموو کەسێ بزانێکە من بڕام بە خۆشەویستی نیە خۆشەویستی لە سا 95 بەڕاز نییە خۆشەویستی. حەزەکەم هەموو کەسێ بزانێ کە من هەموو شتێکی جوانم خۆش دەوێت. حەزەکەم هەموو کەس بزانێ دایکم زۆر خۆشەوێ. هیوادارم هەموو کەس بزانێ کە من لیۆنێل میسیم خۆشەوێ. حەزەکەم هەموو کەس هەموو شتەکان ڕاستیەکان ئاشکرا بێت و بزانێت. هیوادارم لەم کەناڵەیەوە هەموو کەسێک گوێی لێ بێت کە خۆشەویستین کەسم لە دنیاە دایکمە. هەموو کەسێ بزانێت کە من خێزانەکەش و مناڵەکەشم خۆشەوێ. حەزەکەم ئەو کەسەکە خۆشمێسە گوێی لێ بێ پێ بڵم خۆشمێ. خۆشەویستی دوای دایک و باوک حرام. حەزەکەم ئەوانەی کە بەدالاسی کۆترە کوشن بیرکەنەوە ئەو کۆترش ڕەنگە دان بەرێتەوە پەیامی من خۆشەویستی و ئاشتیە. دەرچوم حەزەکەم هەموو کەس زانێ کە دەرچوم تازە دەرەجەم وەرگرتووە. هەموو کەس حەزەکەم بزانێت کە من خۆشەویستم نییە. وڵای ڕەنگا و قسەیە هەبێ بەس نەتوانم پێدانی بڵم. حەزەکەم هەموو کەس بزانێت دایکم خۆشەیە. هاوسەرەکەمم خۆشەوێنە یەحیایە لە هەموو شتێک زیاتر. من حەزەکەم هەموو کەسێک ئەوە بزانێت کە من هاوسەرەکەم زۆر خۆشەوێ.
حەزەکەم هەموو کەسێ بەخۆشی و بە شادی لەگەڵ ماڵ و مناڵی ئاسوودە بێ و ڕێز لە ماڵ و مناڵی بگرێ و مناڵەکانی بە ئاسوودەیی و بەختەوەری بەخێوکە و خۆشی بێت. حەزەکەم هەموو کەس گوێ لە قسەی من بێ ئاشتی و ئازادی بێت. من زۆر حەزەکەم بۆ یەکێک چاکسازی بکرێ و لە هەموو بوارەکانەوە من ئەڵەم حەزەکەم حەق بناسن. حەزەکەم هەموو کەس بزانێت کە من ئاشتی مەوێ بۆ کوردستان. سەربەخۆی وڵاتمەوێت هەرێمی کوردستان. حەزەکەم هەموو خەڵک یعنی یەکتر ئەفوکا کە غەڵەتێکی لە بەرامبەرەکەی بینی و درۆژ لەگەڵ یەکانەکان. خوا شتێکم نییە. ئازاد چوارپەرچەی کوردستان و هەرچی ئینسانی دنیا خۆش بگذەرێت. وڵای قسێکمەوێ نییە وەکو بڵێ هاوکاری گەنجکان گەنجی ئێستا بەڕاستی حەقی فەوتاوە. بەڕاستی ئەم گەنجانی کە ئێستا لێرە ژین هەموو گشتی داما و گشت فەقیر و داماوە نە ئیشێکمانەیە نە کارێکمانەیە بەڕاستی گشتمان مەزلومین. ڕێز لە دایک و باوکی بگرێت هەرەونەم هەیە. من حەزەکەم هەموو بزانێ خێزانم خۆشە و لە چاوەکانیشم خۆشترمێ. وڵای بڵام چی هەر خۆشەویست دایک و باوکم چیتر. جوانترین وشە لای من ڕازگۆییە کە بۆ درێت بەرامبەر هەرکەم و کەسێک. حەز ناکەم هیچ شتێ بزانم. ئەو شتەی کە خۆم یەکەم حەزەکەم بەس خۆم بیزانم. من حەزەکەم خەڵک بزانێت کە من کتێب فرۆشم کە بزانێ ڕۆژنامە ئەفرۆشم من پیشەکەی من جیا وەکو پیشەی خەڵک نییە من حەزەکەم خەڵک بزانێت کە من بە بەردەوامیەوە بە درێژایی چەند ساڵە خەریکی کتێب فرۆشتنم خۆم جاکەمەوە لە خەڵکیکە. هەموو کەسێک بزانێت دایک خۆشمەوێ. حەزەکەم هەموو کەسێ بزانێت کە من کچەکەی خۆم زۆر خۆشەوێ. حەزەکەم هەموو کەسێ بزانێت دایک و باوکم خۆشە. حەزەکەم هەموو کەس وەکو من نیشتیمانی خۆش بێت. نیشتیمانەکەم لە هەموو کەس زیاتر خۆشەوێت. حەزەکەم بڵێم ئەگەر کامێرەیەک ڕوو بکاتە من ئەژنۆمە شکێت ناتوانم قسەکەم. تۆ بمایتایە و من لە بێباوکی بەبەش نەبوومایە کە تۆ باوکم شەهید بوو من لە هەن لە بێباوکی بێبەش بووم هەم حکومەتیش بێنازی کردوم.